داتا و زانیاری لەسەر کار و چالاکیەکان و داهات و خەرجی حکوومەتی هەرێمی کوردستان بخەینە ڕوو. ئەمە جوانەوەیەکەوە ڕای گشتی ئاگاداری حکوومەتەکەی خۆیان بن و ئاگاداری چالاکیەکان و ئەو داهات و خەرجیەی کە هەیە چەندە و بۆچی خەرج دەکرێت. لە یادی 3 ساڵەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی وەزیر و سەرۆکی فەرمانگە و دەستەکان داتا و خەرجی پرۆژەکانیان بۆ هاوڵاتیان خستۆتە ڕوو. بۆیە دەمانەوێت بڵێن کە بە شاهیدی میدیاکان ئەم کابینەیە زۆرترین زانیاری داوەتەوە ڕای گشتی. بۆیە دەمانەوێت لێرە تەواوی خەرجی و داهات و پارەی تەرخانکراو بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان بخەینە ڕوو. لەم 3 ساڵەی کابینەی نۆیەمدا کۆی گشتی داهات بریتی بوو لە 46.3 تریلیۆن دینار. بەڵێنەوە خەرجی ئەفو داهاتی نەوتش لە خۆ دەگرێت. لە ماوەی ئەو 3 ساڵەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان خەرجیەکانی حکوومەت بریتی بوون لە 49.8 تریلیۆن دینار. سەبارەت بە تێکرای داهاتی نەوتی فرۆشراوی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی 155 لەو داهاتە بۆ خەرجی پرۆسەی بەرهەمهێنان، هەناردەکردن، کۆگاکردن، گواستنەوە خەرج کراوە و هەروەها ڕێژەی 45% وەکو داهاتی سافی گەڕاوەتەوە خەزینەی حکوومەت. ئێمە وەکو حکوومەت دووپاتی دەکەینەوە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە پێدانی موچە و بەردەوام دەبێت لە پێشکەشکردنی خزمەتگوزاری و ژیانەوەی ژێرخانی ئابووری کە ئامانجی سەرەکیمانەوەیە هەم هەلیکار بۆ هاوڵاتیانی خۆشەویست فراهەم بکەین، هەمیش لە ڕووی ئابووریەوە بژانەوەیەکی گەورە لە ژێرخانی هەرێمی کوردستان دروست بکەین.